هەر لە سەرم بابەتا گفتوگۆی زیاتر لەگەڵ شێروان دوو بەردانی ئەندامی لیژنەی هەرێمەکان و پارێزگاکان لە پەرلەمانی عێراق دەکەم کە لە دهۆکەوە لەگەڵمە بێت. کاک شێروانم کاتتان باش. ئێوە لەگەڵ سەرۆکوەزیران دانیشتون و کۆبنەوەتان ئەنجام داوە. زۆر باستان لە چی کردووە؟ سەرۆکوەزیران چی پێگوتن؟ سلااو ڕێز زۆر سوپاس بۆ جەناوتە بۆ بینەرانی خۆشەویست. دنێ دوای چواری ئیوارە کە کۆبنەوە لەگەڵ بەڕێز سەرۆک ئەنجومەنی وەزیران بۆ ئەو کێشەکەی کە لە باشوور ڕوویدایە دوای نووسراوی فەرمی پارێزگای نینەوە بۆ تەکلیفکردنی بەڕێز غەزوان حامد شەبەکی بۆ بەروبەری ناحیەی باشوور. ئەمە وەکو پارتی کە لە ڕۆژیەکەم بەیاننامە ئاشکرامان کردو کە راپۆرتی کەناڵتان ئاشکرایە کە ئەوڕۆکەمە وەکو ئەندام پەرلەمانی پارتی دموکراتی کوردستان لەسەر ناحیەی باشوورین و بەڕێز وعد قەدۆ کۆتە شەبەکە لەسەر ناحیەی بەرتلەیە. ناحیەی باشوور جناب ئاگادارن کە ئەو ناحەیە زۆرینەی شەبەک و ئێزدی و فەلە و کورد و عەرەب و تورکمان و عێراقی بچووکە بەتاختنی برایانی کوردی شەبەک لە دانیشتوانی باشوور نینە. ئەوڕۆ پێکاتەکان هەموو لە ناحیەی باشوورن. ئەو پێنج کورسەی کە ئیشارەتان بەیدا هەر پێنج کورسی لە دەشتی نینەوە یەک لەوان لە باشوورکە کەوەرکەوە نوێری ناحیەی باشوورن ئەومان هەمی ڕۆم کردو لە کۆبنەوەی دنیاکە لەگەڵ جەنابی سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق و دوای کە جەنابی کاک نەوزاد هادی ئەندام مەکتەبە سیاسی بەرپرسی خستنی مووسڵەوە کە بە هەموو دەلائیل و واقعەکانی مووسڵ و ناحیەی باشوور بۆ جەناب سەرۆک ڕوونی کردەوە. دوایەوە بریاریدا کە ئەهل مەکە ئەدرە بشیعابیها گوتی ئەمە بە خەڵکی باشوور ئەو پێکاتەکانی باشوور کە ڕۆژی شەممە بەیانی ئەو لیژنەیە باسەردان ناحیەی باشوور بکات و دەگەڵ پێکاتەکان لەگەڵ خەڵکی باشوور ئەمەش بە تاکید ئەمە دنیاە لە خەڵکی باشوور لە پێکاتەکانی باشوور کەوان کوردی ڕەسەن و پارتینە کە بەیانی لەگەڵ ئەو لیژنەی دانیشتن و بریار خواندن کە ئەوان دەگەل بریاری پارێزگای نینەوەنە کە بەڕێز غەزوان حامد شەبەکی بیتە بەروبەری ناحیەی باشوور. زۆر باشە. دەگوترێت پارێزگانینەوە بەگشتی لە دەستی حکوومەت نەماوە. بەڕاستی لە دەستی حکوومەت نەماوە گروپ و ملیشاکانەوە پارێزگایە بڕێوە دەبن. یعنی بەداخەوە یعنی ئەو بەیاننامەی کە لەیانی وعد قەدۆ تقریبان لەیانی چەکدارەکانی لە دەشتی نینەوە برایانی یەکەتی نیشتیمانی کوردستان لە بەرتلە کەوانش واژویان کردیە لەگەڵ ئەو بەیاننامە یعنی ئەوە جێگەی داخە کە ئەوڕۆکەمە ئەو ناوچەکانی کوردستانی بە تایبەت باشوور یا بەرتلە حەمدانیە ئەوانش برایانی یەکەتی دوو کورسیان هەیە لە دەشتی نینەوە یەک لە شێخان لە بازنەی دوو یەک لە بازنەی یەک لە منتەقەی حەمدانیە و کاکەیە کەوان واژویان کرد لەگەر هەندێک لایانی سیاسی کە چ عیلاقەیان بە دەشتی نینەوە نییە لە کۆبنەوەی دونێکە بەڕێز ڕێیا کلدانی ئیشارەی بەوەدا لەکە سەرۆک وەزیران کە وعد قەدۆ ئەو کارە نەخۆشکار بێت و کردت کە هەندێک لایانی سیاسی یان هەندێک چەکدارینە سەر بە مووسڵینە چ عیلاقی بە مووسڵ نییە تو لە بەیاننامەت یان لە واژویان کردیە ئەمە دژی ئەوێتە تو ئەنجامتدایە ئەمەش دەگەل ئەنگۆ نیمانە دونێکە بە ئاشکرایە دەگەل سەرۆک ئەنجومەنی وەزیران بەڕێز سوودانی ڕێیان کلدانی بەوەعەدی گوتەمە قبوڵ ناکەین زۆر لەوانەیە واژویان کردیە مافی خۆیان نییە لە مووسڵ یان لەشتی نێنە واژوو کردیان یان تدەخولی مووسڵ نینەوە بەگشتی بکەن یان لە ناوچەکانی بەرتلە لە باشوور. ئەمە ئەوە یعنی ڕاستی ئەوڕۆکە هەمی خەڵکی مووسڵ یان ناوچەکانی کوردستانی دەزانن ئەوڕۆکە کە ئەو ناوچەی کوردستانی دەرو ئیداری هەرێمی کوردستانە ئەو باەکە برایانی خۆمان یەکەتی نیشتیمانی ئەو ناخوکەی لە هەرێمی هەیە نەشۆ دەروی هەرێم و ناوچەکانی کوردستانی و
ئەو مەسیجێکی سلبی لە بۆ خەڵکانی خۆمان و کە لە دەشتینێنە یان لە باشوێک ئەوڕەکە زۆرنەی ئەو خەڵکە سەر بە کوردستانن ئەو ناوچانە و سەر بە پارتی دموکراتی کوردستانە ئەو واقعەکەیکە لە دوای 2003 حتا ئەوڕەکە چەندین هەربژاردن کرایە لە ئاستی نینەوە هەر پارتی یەکەم بیە یان دووەم بیە لە ئەنجومان یان لە پەرلەمانی عێراق. باش کاک شێروان ئەمێ وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە دەشتی نینەوە یاخود پارێزگای نینەوە بە گشتی چێ بەڕێوە بە ملیشیا یان بەڕاستی حکوومەتە چونکە دەڵێن لە دەستی حکوومەت نەماوە ئەوە واقع حالەکە ئەوڕۆکە لە دەشتی نینەوە کە چەندین جاران گروپی ملیشیات و مۆشەکیان لای کوردستان و لای هەولێرەوە یان لای زێلکانەوە ئەگە حکوومەت هەبا لە دەشتێنەوە یان لە مووسڵ ناتوان ئەو چەکدارانی ئەو ملیشیاتانە کە بێن هێزی لیواسی یان هێزی عێراقی یان ئەمن و مخابراتی مووسڵ ئەگە هەبیت ناتوان ئەو گروپە میلیشیاتانە کە بێن لەو هەندە چەندە سەیتەرێ دەربازن بێن بە تاکید ئەوڕەکە واقعک هەیە لە دەشتی نینەوە لە زۆر ناوچەکانیکە لە شنگال ئەوڕەکە کە ئەو دونێکە ڕوویدا وا دیارە حکوومەت دەسەڵاتی نییە لە ئەو ناوچانە ئیداری خۆی بە دروستیان کۆنتترۆل بکات یا بتوان بریارێک لەو ناوچانە بدات و جێبەجێ بکرێت و دژی ئەو گروپانی موجودن. باش سبەی لژنەکە ئەم بابەتێک لای دەکاتەوە بەڕێوەبەری ناحیە باشی کە چێە؟ بەڵێ سوبانی دوای یعنی گەشتنی ئەو لژنەیە بۆ ناحیە باشوویەک دەگەل پارێزگاری نینەوە هەماهەنگی هەیە کە سەردانی ناحیە بکەن و دەگەل پیا و ماقیل و پیاوی ئاینی و هەندێک وڵاتی و مختار گوندەکان کە کۆ ببتەوە بە تایبەت کە لەسەر ناحیە باشوویکە یعنی چەندین لایدی ئەوانەی کە پەیامنامە یان ئەویان دەرکردیە کەسیان سەر بە باشووک نینە سەر بە بەرتلەنە یان سەر بە حەمدانی نەمەشەوە ئەمە ڕەت دەکەینەوە دەبێت خەڵکی ناحیە باشووک ئەوان بریاری خۆیان بدەن و ئەوان واژوو بکەن لەسەر کاکی دەبتە مدیر ناحیە. بەڵێ سوپاس بە بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی لیژنەی هەرێمەکان و پارێزگاکان لە پەرلەمانی عێراق کە لە دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.